وەهمەکانی خامنەئی و پەرەستاندنی خەباتی خەڵک لە دژی کۆماری ئیسلامی. ڕۆژی دووشەمە 11 ڕەزبەر عەلی خامنەئی دوای زیاتر لە 2 هەفتە لە مانگرتن و ناڕزایەتی لە کوردستان و ئێران بێدەنگی خۆی شکاند. لە ماوەی ساڵانی ڕابردوودا ڕوتینی یاسای خامنەئی ئەوە بوو کە لە کاتی ناڕزایەتیەکاندا بێدەنگ بێت و دوای هەر خولێکی سەرکوت و تاوان دەربکەوێت و وتاری سەرکەوتن لە دژی خۆپیشاندەران دات. بەڵام ئەم جارەیان ناڕزایەتیەکان درێژماوە و جیهانی بوونەوە. ئەو بێدەنگیە وردە وردە دەبووە هۆی گومان لەسەر مردنی. شەوەیەک پێشتر بە مەبەستی تۆڵەسەندنەوە و چاوترسێنکردنی سەرجەم بزوتنەوەی خوێندکاری پلانی سەرکوتی دڕندانەی خوێندکارانی زانکۆی سەرعەتی شەریفیان داڕشت بوو بۆ ئەوەی زەمینە بۆ وتارەکەی ئامادە بکەن. بەڵام دانیشتوویان بە سەرکوت و گرتن و ئەزیەت و ئازار نەک هەر چاوترسێن نەبوون، بەڵکو خۆپیشاندانی خوێندکاران لە زانکۆکانی ئێران هاوکار لەگەڵ وتارەکەی خامنەئی لە ئاستێکی بەربڵاوتردا و بە دروشمی بەهێزترەوە بەردەوام بوو، بزوتنەوەی قوتابیانیش پێ پەیوەست بوو. خامنەئی ئەم جارە بۆ نیشاندانی هێزی سەرکوتی ڕژیم لە ناو فەرماندە نظامی و ئەمنیەتیەکانی دەرکەوت و وەهمە ئاساییەکانی خۆی سەر لە نوێ نیشاندا. بەڵام 16 ڕۆژ ناڕزایەتی و مانگرتن لە سەرتاسەری ئێران، دەست بەسەرکردنی هەزاران کەس و گیانبەختکردنی نزیکەی 150 کەس لە ناڕازیان و بەڕێوەچوونی خۆپیشاندانی سەدان هەزار کەسی لە دەرەوەی وڵات لە دژی کۆماری ئیسلامی خامنەییان لە وەهمەکانی ڕزگار نەکرد. ئەلبەتە ئەوەی خامنەئی لە وتارەکەی دانیشانیدا پراکتیکی ئاسایی هەموو دیکتاتۆرەکانی جیهانە لەم جۆرە بارودۆخانەدا. ئەویش وەک کەسانی پێشخۆی بەدەست نەخۆشی دەرونی خۆفریودان و نکۆڵیکردن لە ڕاستیەکانەوە دەناڵێنێت و لە چوارچێوەی وەهمێکی دروستکراودا گرفتارە. شای پێشوو تا دوا ڕۆژەکانی دەسەڵاتی پەهلەوی لە وەهمێکی وەهادا دەژیا. کاتێکیش کەوا خۆی نیشان دەدا کە گۆیا پەیامی شۆڕشی خەڵکی بیستووە، ئیتر کار لە کار ترازا بوو. قەزافی لە لیبیا، سەدام حوسەین لە عێراق، هیتلر لە ئەڵمانیا، چاوسکۆ لە ڕۆمانیا، حوسنی موبارەک لە میسر و پێنۆشە لە شیلی تەنیا چەند نمونەیەکن لەو دیکتاتۆرانەی کە بەدەست نەخۆشی تەوەهومی لەم چەشنەوە گرفتار بوون و سەرنجامەکەیشیان بینی. بەڵام خامنەئی بەدەست جۆرە درێژخایەنەکەیەوە دەناڵێنێت. ناوبراو هۆکاری ڕاپەڕینی گەلانی ئێرانی بۆ پلانگێڕی برێکارە بیانیەکان گەڕاندەوە و دەیان ملیۆنە نەیارانی ڕژیمەکەی بە ئاژاوەگێڕ ناوبرد و بەڵێنی سەرکوتکردنیانیدا. خامنەئی ناوی ژینا ئەمینی نەهێنا کە بووەتە ئاشناتری ناوی جیهان و بەکاربەرانی هەشتەکی مەحسا ئەمینی تەنیا لە تویتر 220 ملیۆن کەسی تێپەڕاندووە. تووڕەئی و ڕقوقینەی خامنەئی و دار و دەستەی دەسەڵاتداری ئیسلامی بەرامبەر بە خەڵکی ناڕازی لە قسەکانیدا دیار بوو. درێژە ناڕزایەتیەکان دروشمەکانی مەرگ بۆ دیکتاتۆر، ژن، ژیان ئازادی و ئێمە کۆماری ئیسلامیمان ناوێت قورسایی زۆری لەسەر وتارەکەی خامنەئی دانابوو. خامنەئی بۆ ئەوەی پەیامە هەڕەشە ئامێزەکەی بۆ خەڵک ڕوونتر ببێتەوە بە ئەنقەست ئامادە نەبوو تەنانەت هاوسۆزی ڕیاکارانەی ئاسایی خۆی لەگەڵ بنەماڵەی کوژراوەکان دەرببڕێت. بەڵام بە پێچەوانەوە بەرگری لە بەسیج و هێزە سەرکوتگەرەکان دەکات و هانیدان بۆ بەردەوام بوون لە کارەکانیان. خەڵکی کوردستان و بەلوچستان، ژنان، لاوان، خوێندکاران، کرێکاران، مامۆستایان و بە ملیۆنان خەڵکی بێزار و وەگیان هاتوو لە دەست ڕژیمی ئیسلامی بە درێژەدان بە خەبات تا ڕووخاندنی شۆڕەشگەرانەی کۆماری ئیسلامی لە ڕێگای ڕاپەڕینێکی یەکلاکەرەوەی جەماوەریەوە وەڵامی تەوەهومەکانی خامنەئی دەدەنەوە.